قەیرانی ئاو لە ئێرانی دوای شار. سەرەڕای بارانبارینێکی تا ڕادەیەک باش لە مانگەکانی ڕابردوودا لە هەندێک ناوچەی ئێران قەیرانی ئاو نەک هەر کەمی نەکردووە، بەڵکو لە سەروبەندی هاویندا سەر لە نوێ بۆتە یەکێک لە جددیترین هەڕەشە ژینگەیی کۆمەڵایەتی و بژێویەکانی وڵات. پرۆژەکانی وەک شیرینکردنی ئاوی دەریا و گواستنەوەی ئاو لە کەنداوی فارسەوە بۆ ناوچە ناوەندیەکان بەهۆی هەڵگیرسانی شەڕەوە ڕاوەستاون. ژێرخانە بەردەستەکانیش بەهۆی کۆنبوون، خراپ بەڕێوەبردن و زیانەکانی سەرچاوەگرتوو لە شەڕ زیاتر لە جاران پەکیان کەوتووە. لە بارودۆخێدا کە هێشتا کاری نۆژنکردنەوە و بنیادنانەوەی وێرانکاریەکان دەستی پێنەکردووە و ئاسۆی ئاشتیەکی بەردەوامیش ڕوون نییە، هەموو نیشانەکان ئاماژە بەوە دەکەن کە ئێران لە هاوینی ئەمساڵدا چ لە ڕووی دابینکردنی ئاوی خواردنەوە و چ لە ڕووی ئاوی کشتوکاڵ و پیشەسازی لەگەڵ قەیرانێکی سەختدا ڕوبەڕوو دەبێتەوە. لێدوانەکانی ئەم دواییەی ئەیسا بزورگزادە سەبارەت بەوەی کە نزیکەی 35 ملیۆن کەس لە ئێران لەگەڵ کێشەی کەم ئاوی بەرەوڕوون دانپێدانانێکی فەرمیە بەوەی کە وڵات چووەتە قۆناغێکی مەترسیدار لەگەڵ گرژی و بەریەککەوتنی لە مێژینەی ئاو. کاتێک نزیکەی نیوەی دانیشتوانی وڵات تووشی کەم ئاوی دەبن، ئیتر ناتوانرێت بابەتەکە تەنها لە مەسەلەی دەستپێوەگرتنی تاکەکەسی یان کەمی باراندا کورد بکرێتەوە. ئەم قەیرانە بەرهەمی چەندین دەیە خراپ بەڕێوەبردن، سیاسەت داڕشتنی وێرانکەر، بەکارهێنانی زیاتر لە پێویستی سەرچاوە سروشتیەکان و بێبایەخی تەواوە بە پێویستیە زانستی و ژینگەییەکان. لە دەیە ڕابردوودا سەرچاوە ئاوە ژێرزەوینەکانی ئێران زۆر خێراتر لە توانای بنیادنانەوەی سروشتیان بەتاڵ کراونەتەوە. هەڵکەندنی بێسەرەوبەرەی بیرەکان، پەرەپێدانی کشتوکاڵی پڕمەسرەف و کەم دەوام، دروستکردنی بەنداوی زۆر و وێرانکەر، جێگیرکردنی ئەو پیشەسازیانەی کە پێویستیان بە ئاوی زۆر هەیە لە ناوچە وشکەکان و لە ناوچوونی گۆلا و ڕووبارەکان، هاوسەنجی سروشتی زۆرێک لە ناوچەکانی وڵاتی تێکداوە. ئەمڕۆ ئەنجامی ئەم ڕەوتە دەتوانرێت لە ڕۆچوونی زەوی، وشکبوونی ڕووبارەکان، کەمبوونەوەی بەرچاوی بەرهەمی کشتوکاڵی لە ناوچوونی گوندەکان و کۆچی زۆرەملێ لە ناوچە کەم ئاوەکاندا ببینرێت. لە لایەکی دیکەوە دابەشبوونی بارانبارین لە ئاستی وڵاتدا بە تەواوی ناهاوسەنگە، تەنانەت لە ساڵێکدا کە هەندێک پارێزگا بارانبارینی باشتریان هەبووە، ناوچە پڕحەشیمەتەکان و پیشەسازیەکانی وەک تاران، ئیسفەهان، یەزد، قوم و پارێزگای مەرکەزی هێشتا لەگەڵ کەمئاویەکی جددی بەرەوڕوو. ئەم بابەتە لەو ڕووەوە مەترسیدارەکە بەشێکی سەرەکی دانیشتوان چالاکیە ئابوووریەکان و ناوەندە پیشەسازیەکانی وڵات لەم ناوچانە هەڵکەوتوون. کەواتە قەیرانی ئاو لە ئێران بە واتای پەککەوتنی دەمارە سەرەکیەکانی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی ئێرانیشە. جگە لە کەم ئاوی دەبێت سەرنج بخرێتە سەر کێشەیەکی دیکەی کە کەمتر دەبینرێت بەڵام زۆر مەترسیدارترە، ئەویش ئاوی ناتەندروستە. لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی ئێران ئاوە بەردەستەکەش تەندروست و شیاوی خواردنەوە نییە. ڕژانی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆی ماددە مەترسیدارەکانی ئاوەڕۆی ماڵان، پیشەسازی و نەخۆشخانەکان بۆ ناو ئاوە سەرەکیەکان و سەرچاوە ژێرزەوینەکان کوالێتی ئاوی بەتەواوی دابەزاندووە. گۆڕانی ڕەنگ، تام و بۆنی ئاو لە زۆر ناوچەدا نیشانەیەکی ڕوونی ئەم پیسبوونە بەرفراوانەیە. سپیدڕوود لەلایەن هەندێک سەرچاوەوە بە پیسترین ڕووباری ئێراندا دەدرێت و لە مانگەکانی ڕابردووشدا پیسبوونی ڕووباری ئەرەس بە ماددە کیمیاییەکان و تەنانەت نیگەرانیەکان سەبارەت بە پیسبوونی رادیۆئاکتیڤ سەرنجی ڕایگەشتی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئەمانە هۆشداریەکی جددین. قەیرانی ئاو لە ئێران بە واتای هەڕەشەی ڕاستەوخۆیە بۆ سەر تەندروستی ملیۆنان کەسیش. لەم نێوەندەدا ڕۆڵی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە قوڵکردنەوەی کارەساتەکەدا حاشا هەڵنەگرە. دەسەڵات لە جیاتیوە بەرهێنان لە ژێرخانە مۆدێرنەکانی گواستنەوەی ئاوی خواردنەوە، پاڵاوگە و ڕێسایکلینکردنی ئاوەڕۆ
نوێکردنەوەی تۆڕە کۆن و پرتوکاوەکان و چاککردنی شێوازی بەکارهێنان و کشتتوکاڵ سەرچاوەکانی وڵاتی لە پێناو سەرکوتی ناوخۆیی، دەستێوەردانی ناوچەیی، نیزامیگەری و گەندەڵی ڕێکخراو خەرج کردووە. سیستەمێکی کە بە خوراافات دژایەتی لەگەڵ زانست و بایەخنەدان بە پسپۆری بەڕێوە دەچێت، سروشتیە کە ناتوانێت کێشەیەکی ئاڵۆزی وەک ئاو بە شێوەیەکی زانستی بەردەوام و دادپەروەرانە چارەسەر بکات. شەڕیش ئەم قەیرانەی ئاڵۆزتر کردووە. ڕاوەستانی پرۆژەکانی گواستنەوەی ئاو و شیرینکردن، زیان گەیشتن بە ژێرخانەکان، پەککەوتنی زنجیرەی دابینکردنی کەرەستەکان و دواکەوتنی هەر جۆرە وەبەرهێنانیشی نوێ بارودۆخەکەی خراپتر کردووە. لە کاتێکدا وڵات پێشتریش لەگەڵ قەیرانی درێژخایەنی ئاودا بەرەوڕوو بوو، لێکەوتەکانی شەڕ بەکردەوە ئیمکانی لانیکەمی بەڕێوەبردننی بارودۆخەکەشی دژوارتر کردووە. لە ئاوە بارودۆخێکدا هاوینی داهاتوو دەکرێت ببێتە وەرزی پەرەسەندنی ناڕەزایەتیەکان، بڕانی بەرفراوانی ئاو و گرژیە ناوخۆییەکان و هەروەها پەرسەندنی ناڕزایەتی گشتی. هەروەک لە ساڵانی ڕابردوودا گەلێک جار بینیومانە یەکەم قوربانیەکانی قەیرانی ئاو دەوڵەمەندەکان و خاوەنڕانتەکان نین، بەڵکو کرێکاران، جوتیاران، گوندنشینان، پەراوێزنشینان و دانیشتوانی ناوچە بێبەشەکانن. ئەوان توانای کڕینی ئاو، کۆچکردن، هەڵکەندنی بیری تایبەت یان کڕینی کەرەستەی پاڵاوتنیان نییە. وشکبوونی زەویە کشتتوکاڵیەکان، کەمی بەرهەم، بێکاری، هەژاری و ناچاربوون بە جێهێشتنی شوێنی ژیان زیاتر لە هەمووان بەرۆکی ئەم چینە کۆمەڵایەتیانە دەگرێتەوە. بەم واتایە قەیرانی ئاو لە ئێران بەڕوونی قەیرانێکی چینایەتیشە. هاوکات ئەم قەیرانە بووەتە بابەتێکی سیاسی و کۆمەڵایەتیش. لە ساڵانی ڕابردوودا لە پارێزگا جیاجیەکاندا لەسەر مەسەلەی گواستنەوەی ئاو، بێئاوی، پیسبوونی ئاو و وشکبوونی ڕووبارەکان گەلێک جار ناڕزایەتی دروست بووە. کاتێک خەڵک دەبینن ئاویان نییە یان ئاویان هەیە بەڵام ناتەندروستە و لە هەمان کاتدا حکوومەت بودجە زەبەلاحەکان لە پێناو بەرنامە سەربازی و ئەمنیەکانیدا خەرج دەکات، سروشتیە کە ڕق و تووڕەی کۆمەڵایەتی کەڵەکە بێت. کاربەدەستانی کۆماری ئیسلامی و بەڕێوەبەرە گەندەڵەکانی ناتوانن بە تاوانبارکردنی خەڵک یان گەڕانەوەی هەموو شتێک بۆ دوژمنی دەرەکی خۆیان لە بڵێسەکانی ئەم ناڕزایەتیە دەرباز بکەن. چارەسەری قەیرانی ئاو ڕوونە، بەڵام بەمانەوە و بەردەوامی ئەم دەسەڵاتە بەدەست نایێت. ڕاگررتنی دەرهێنانی زیاتر لە پێویست لەسەر چاوە ژێرزەوینەکان، چاکردنی شێوازی کشتتوکاڵی پڕمەسرەف، شەفافیەتی تەواو لە پرۆژەکانی بەندا و گواستنەوەی ئاو، ژیاندنەوەی گۆلا و ڕووبارەکان، وەبەرهێنانی پێویست لە بەشی پاڵاوتن و ڕسایکلینکردنی ئاوەڕۆ، نوێکردنەوەی تۆڕە کۆن و پرتوکاوەکانی ئاو و بەشداری ڕاستەقینەی پسپۆڕانی سربەخۆ لە بڕیاردان لە زومرەی ئەم چارەسەرانەن. بەڵام جێبەجێکردنی ئەم هەنگاوانە پێویستی بە حکومڕانیەکی بەرپرس، زانستی، شەفاف و وەڵامدەرەوە هەیە، شتێکی کە کۆماری ئیسلامی ڕێک خاڵی پێچەوانەیەتی. لە ڕاستیدا کێشەکە لەسەر کەمی ئاو نییە، بەڵکو لەسەر حکوومەتێکە کە ژیانی خەڵک و سروشتی بەرەو لێواری دارمان بردووە.